بسم الله الحمد لله والصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين. ما بعد بران خوشكاني عزيزم دوای ڕێز و سڵام بۆ هەموو لایەکتان. ئینشەڵڵا زۆر بە کورتی دەمانەوێت پێشەکیەک گفتوگۆیەک لەسەر پێشەکی کتێبێکی گرنگ بکەین کە ئەم کتێبە حقەتەن کتێبەکە بە زمانی کوردی نییە باشە، بەڵام ئەوەی من ئامانجی سەرەکیمە لە نووسینی ئەم لە قسەکردن لەسەر ئەم کتێبە پێشاندانی حەقیقەتێکە کە ئەو حەقیقەتەش بریتە لەوەی کە بەڕاستی ئیلحاد بریتە لە چی باشە، ئیلحاد بریتە لە چی، نەک تەنیا ئیلحاد وەکو خۆی بەڵکو و تێگەیشتنی ئیلحاد بریتە لە چی، لەبەرەوەی بەتایبەتی لە ناو کۆمەڵگای کوردیدا لە سەردەمی ئەمڕۆدا لە ناو کۆمەڵگای کوردی ئەمڕۆی کۆمەڵگای کوردیدا حاڵەتێکی زۆر دیار هەیە کە بریتە لە تێکدانی ناوڕۆکی هەموو چەمکێک. یەکێکیش لە گرنگترین ناو چەمکانی کە ناوڕۆکەکەی تێکدراوە بریتە لە ئیلحاد، بریتە لە ئیلحاد. جاوە ئینشەڵڵا بەیزنی خۆی متعال من دەمەوێت قسەی لەسەر بکەم هەم کتێبەکە خۆی و هەمیش ئەم بابەتانی کە لە کتێبەکەدا ئاماژەیان پێکراوە و زایدەن گفتوگۆکردن لە سەریان نەک وەڵامدانەوە. بۆچی ناڵم وەڵامدانەوە؟ لەبەرەوەی وەڵامدانەوە بنەبڕکردنی تەواوی هەموو بابەتەکانە. لە دوای تەوابوونی ئەم لایڤەش لایڤەکە بە سەیفکراوی دەمێنێتەوە دواتر دەخرێتە یوتیوبەوە. جاری پێشوش خێمە حقەتەن لایڤمان کردەوە لایڤەکە کۆمەڵە کێشەی هەبوو بە تایبەتی کێشەی دەنگ کە هیوادارم ئەمڕۆم کێشەیەمان ڕوبەڕوو نەبێتەوە، هیوادارم دەنگەکە تاڵ ساف بێت. جا هیوادارم هەروە هیوادارم ئەم لایڤەمان بۆ شێرکەن بۆی کە بتوانین یعنی کۆمەڵە خەڵکێکی باش بتوانێت ئیسفادە لە قسەکانمان بکە. سەرەتا دەربارەی کتێبەکە، ئەمە کتێبەکەیە کە دەیبینن، ئەم کتێبەیە کە ئیشەڵا هەوڵدەین قسەی لەسەر بکەین وەکو پێشەکێکی زۆر کورد. ئەمڕۆ قسە لەسەر پێشەکێکی زۆر کورد دەکەین لەسەر کتێبەکە، ناچینە ناو ناوڕۆکی تەواوی بابەتەکانەوە، بەڵکو تەنیا دووشت دەکەین. یەکەمیان بریتە لە پێشەکێکی گرنگ دەربارەی کتێبەکە بۆی کە ئەم کتێبە بەڕاستی ئێمە دەمانوێت چی ورد ببینەوە لە چی ئەم کتێبەدا و ئامانجمان چیە لە خوێندنەوەی ئەم کتێبە، و هەروەها گرنگترین بەشیان بریتە لە چی، گرنگترین بەشیان ئەوەی کە بەڕاستی ئامانج لە نووسینی ئەم کتێبە چییە. کتێبەکە نووسەرەکەی ریچارد داوکینزە، کێکێک لە کتێبەکانی هەیە کتێبێکی هەیە بە کوردی کە بریتە لە کتێبی وەهمێک کە من ئەم کتێبە حقەتەن لە ساڵی ئەگەر دقیق بیرم مابێ لە ساڵی 2017 و ئەم کاتانە بوو، دقیق بیرم نەماوە کە دقیق کەی خوێنمەوە. لەناو ئەم کتێبەدا کۆمەڵێک بابەتی زۆر گرنگی تێدا کە ڕاستەوخۆ لەم کتێبەدا دەیبەستینەوە بەم کتێبەوە باشە کە پەیوەندیان بەیەکەوەیە. ئەمە یەک. دووەمیشیان جگە لەم پەیوەندی کە لەناو ئەم کتێبە هەیە پەیوەندێکی زۆر هەیە لەناوان کتێبەکانی تریشی کە ریچارد داوکینز نووسیوەتی، بەڵام ئەگەر وەکۆی من ئاگادارم تاکە کتێبێک کە بە کوردی هەیە بێتەنیا ئەم کتێبەیە. ئەم کتێبەش حقەتەن لە ڕووی وەرگێڕانەوە کێشەی زمانەوانی زۆری تێدایە. ئەمە جگە لە یعنی لەوەی کە زۆرێک لەو بابەتانی کە ریچارد داوکینز لەم کتێبی وەهمێک کە وەهمی خوایە باسی دەکا، یعنی کێشەی ئارگومنتیان یان کێشەی فەلسەفی زۆری لەسەرەکە تەنانەت بۆ زانیاری جەنابتان زۆرێک لە مولحیدەکان خۆیان یعنی کە ئەم کتێبەی ریچاردیان خوێندۆتەوە گلەیەکی زۆریان لەسەر هەبووە. جا ئەوەی کە ریچارد یعنی وەکوتم کەسێکی دیارە ریچارد داوکینز لەبەرچی کەسێکی دیارە لەبەر ئەوەی ئەم پیاوە تەنانەت یعنی لە دوای سەرهەڵدانی ئیلحادی نوێوە قوتابخانەی دانا، ئەو قوتابخانەی دانا بۆ پەروەردەکردنی منداڵەکان لەسەر ئیلحاد. ئەمە جگە لە قسەکردن لەسەر دەیان بابەتی فەلسەفی و دەیان بابەتی زانستی، وهروە پرۆفیسۆرە لە بابەتی بایۆلۆجیدا و دایان کتێبی هەیە لەسەر ئیڤولوشن. ئەم کتێبەشی کە حقەتەن لەم کۆتانە دەریکرد، کتێبەکەی کە دەرکرد لە لەندەن کۆنفرانسێکی لەسەر کرد کە بەداخۆ من یعنی بۆم نەگونجا کە بەشداری کۆنفرانسەکەی بکەم. کتێبەکە لەسەر Outgrowing Godە بە ناوی خۆڕزگارکردن لە خوا A Beginner's Guide، واتە ڕێنیشاندەرێکی سەرەتایی بۆ ئەو کەسانی کە دەیانێت خۆڕزگار بکەن لە خوا باشە. کتێبەکە خۆی پێکاتوە لە چەند بەش، کتێبەکە هیچ پێشەکیەکی نێوەکو پێشەکی، بەڵام کتێبەکە پێکاتوە لە دوو بەشێکیان بریتە لە چی؟ بەشێکیان بریتە لە Goodbye God، واتە یعنی هەرچەندە بۆ کردنەوە کوردی زۆر مانا نادات، بەڵام ئەگەر لە ناوڕۆکەی تێبگەی باش دەبێت. Goodbye God واتە خوان لەگەڵ خوایە باشە، خوان لەگەڵ خوایە، بەڵام لەلای ئەوان یعنی بۆ نەکە کەسێک بەجێ دێڵی باشە کاتێکی خۆش ئیدیر یعنی هیچ گرنگیت پێ نادەم، بەلامەوە هیچ گرنگ نی وە شتێکی بێمانای بەو شێوەیە خوان لەگەڵ خوایە.
ئەو بەشی یەکەمێتی بەشی دومیان بریتێ لە ئیڤولوشن ئەند بیۆند پەرسەند و ئەو دیوی پەرسەندن جا ئەوەی ئێمە پلانمان بۆ داناوە لەگەڵ ئەو برانەی کە لە ڕاستپار لەگەڵمانەوە پلانی یەکەممان ئەوەی کە قسە لەسەر قسەکردن لەسەر بەشی یەکەم ئەو جار دواتر چینە سەر بەشی دووەم بەشی دووەمیش پێشەوەی بە تەواتی بچینە سەری زنجیرە لایڤێکی دوور و درێژ لەسەر بە تەواتی چینە ناو ناوڕۆکی پەرسەندنەوە ناو بابەتانەی پەرسەندن هەم بۆ خۆی و هەم کێشەکانی پەرسەندن باشە وەکوتم یعنی سەرتا قسە لەسەر بە بەشی یەکەمی دەکەین دواتر کە چوونێ سەر بەشی دووەم لەسەر بەشی دووەمی پێشەوە بچینە سەری و پێشەوە بچینە ناو ناوڕۆکەکەیەوە دەست دەکەین بە قسەکردنێکی تاوا لەسەر پەرسەندن ئەگەر ئێوەش لەگەڵمان بن دوو شت ئیسفادە دەکەن هەم یەکەم دەبی مێشکمان دەکرێتەوە بۆ ئەوەی کە گفتوگۆی زیاتر بکەین دووەمیشیان ئیسفادە لەوە دەکەی کە تۆ کتێبێکت خوێندەتەوە یعنی وەکوە تۆ کتێبێکت خوێن بێتەوە ئەگەر ئێمە بێت و ئەم کتێبە گریمان بە چەند لایڤێک تاوا دەکەین گریمان ئەو پەڕی بەدە لایڤ تەواوی دەکەین بەدە زنجیرە لایڤ ئەو کاتە تۆ دوای دە زنجیرە لایڤ کە هەر لانی کەم یعنی زۆرەکەی هەر یەکێکیان تەنیا 20 خولەکێک بۆ 30 خولەک بەردەوام دەبێ لە ماوەی 20 خولەک بۆ 30 خولەک کە هەمووی حیساب کە هەمووی چەند سەعاتێک دەکا تۆ بە شێوەیەکی تەواو کتێبێکت خوێندەوە و دەیان شتی نوێ فێر دەبی و نەک تەنیا ئەمە بەڵکو هەوڵ دەدەین ئێمە بتانگەینە ناو ناوڕۆکێک کە بتوانین گفتوگۆ لەسەر بابەتەکانی ئیلحاد بکەن نەک تەنیا گفتوگۆی لەسەر بکەن بەڵکو بۆ خۆتان بکەونە نێوان هەڵبژاردنێکەوە ئایا بەڕاستی من ئێمە دەتوانین خۆمان لە خوا ڕزگار بکەین ئەو یەکەم دومیان ئەگە خۆمان لە خوا ڕزگار کرد بە شێوەیەک لە شێوەکان خوامان لە عەقڵ و بوونیەتی خۆمان داشۆری ئێمە ڕوبەڕووی چ دەبینەوە کە هەموو بابەتەکان واتە هەموو ئەوەی کە من دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە لە کتێبەکەدا سێ خاڵە بۆی کە ڕیچارد دەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەم سێ خاڵەمان پێ بگەین یەکێکیان بریتە لەوەی کە دەیەوێت ڕزگارمان بکات لەخوا مەبەستێ لەوەی کە دەیەوێت ڕزگارمان بکات لەخوا بە تێڕوانینی ئیلحاد یەکێک لەوانە کە یوڤال نوحەکەیە کە کتێبێکی هەیە بە کوردی و کتێبەکەشی دیار لەناو هەم لەناو کۆمەڵگای کوردیوان هەم ئەوکو نووسەرک و لەناو کۆمەڵگای گشتیەکانیشدا کتێبێکی بەناو بانگە باشە لە کتێبەکەدا سپێنسەر دەڵێت چی ینی ئاماژە بۆ دەکات کە ئاینەکان وەخوا دروستکراوی عەقڵی مرۆڤن ئەگەر ئاینەکان و خوا دروستکراوی عەقڵی مرۆڤن کەواتە هەر عەقڵی مرۆڤیش دەتوانێت خۆی لێ ڕزگار بکە کەواتە ئەوەی کە outgrowing God واتە خۆڕزگارکردن لەخوا خۆداشۆرینە لەخوا خۆداشۆرینە لە ئاین بۆی کە ئێمە پێویستە خۆمان ڕزگارکەین لەخوا واز دەخوا بێنین بەڵام یعنی ئمە شتێک دەخاتە ناو عەقڵی منەوە شتێک دەخاتە ناو بیرۆکەکانی منەوە ئایا ئەگەر ئێمە خۆمان داشۆرین لەخوا خۆمان ڕزگارکەین لەخوا ئایا زانست دەتوانێت ئەمە بکە و ئایا زانست کردوویەتی یان ئەمە تەنیا بە شێوەیەک لە شێوەکان بیر و باوەڕێکی دیاریکراوی کەسێکی دیاریکراوەکە و کەسێکی وەکو ریچارد دۆکینز کە باوەڕی وا دەتوانێت خۆ لەخوا ڕزگار کات یانیش بریتێ لە بابەتێکی زانستی کە وەکەوەی کە بڵین زانست بەڵێ دەتوانێت خۆ لەخوا ڕزگار کە ئایا کامیانە جا ئەمە یەکەم خاڵ دووەم خاڵ ئەوەیە کە ریچارد دۆکینز یعنی ئەگە ئێمە نەک تەنیا ریچارد دۆکینز بەڵکو ئەگە ئێمە خۆمان لەخوا ڕزگار کرد دەکەوینە ناو حاڵەتێکەوە کە بێ دەگوترێ مادیگەرایی وەکو پێناسە وەکو ناوەڕۆکیش دەمانگەێنە بە خاڵێک بەوەی کە ئێمە هەموو شتێک بە مادە لێک بدەینەوە هەموو شتێک بە مادە لێک بدەینەوە وەکو چی بۆ منە دروستبوونی گەردوون ئایا گەردوون کە 13 بلیۆن ساڵ و بۆ نزیکی 13.7 تا دەگات بە 14 بلیۆن ساڵ لەمەوبەر کە دروست بووە ئایا شتێکە لە چوارچێوەی تاقیکاریداوە بە شێوەیەکی مادی دەتوانی لێ تێبگەین یانیش نەخێر ناتوانین لێ تێبگەین کامیانە ئەمە یەکەم دووەمیان ئایا ئێمە لە دروستبوونی ژیان لەسەر ئەم هەسارەیە دروستبوونی یەکەم خانە لەسەر ئەم هەسارەیە ئایا بە شێوەیەکی مادیان بە تێڕوانین و بە فکری مادیگەرایی دەتوانین لێ تێبگەین یانیش نەخێر ناتوانین لێ تێبگەین سێمیان ئایا ئێمە دەتوانین بە ئاگایی کۆنشسنس یان بە ئاگای واتە ئێمە بە ئاگاینا کۆنشسنسمان هەیە ئایا دەتوانین ئەم بە ئاگایە بە مادە لێک بدەینەوە تا بڵین مادە هۆکاری دروستکردنی کۆنشسنسە و هەروەها گرنگترین و سەرەکترین خاڵیان کە ئێمە دەکەین بە بابەتێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئیلحاد و بۆ قسەکردن لەسەر ئیلحاد کە ئیلحاد تێیدا شکست دێنێت بریتە لەوەی کە ئایا بەڕاستی ئیلحاد توانای ئەوەی هەیە کە بۆمان دوای ئەوەی کە ئێمە خۆمان لە خوا داشۆری خۆمان لە ئاینەکان داشۆری ئیلحاد توانای ئەوە هەیە بمانگەێنە بە خاڵێک بۆ تێگەشتن لە ئەخلاق توانای ئەوەی هەیە پێمان بڵێ ئێمە مرۆڤ وەکو مرۆڤ بۆچی بە ئەخلاق بین بۆچی باشە بکەین بۆچی لە پێناو نەک تەنیا ئەمە بەڵکو بۆچی بژین بۆچی نەم ژیانە بەردەوام بین تەنانەت گرنگتر لەوە بۆچی فێر ببین بۆچی بە دوای زانستەوە بین لە کاتێکدا ژیانمان بێمانایە و کۆتا خاڵمان بریتێ لە خەوێکی قوڵکە بریتێ لە مردن و هیچ شتێک مانای نییە بۆچی خۆمان زاڵکەین بەسەر حەزو ئارەزۆکانماندا و حەزو ئارەزۆکانمان بڵاو نەکەین بۆچی خراپە نەکەین
ولا السر همو معناه بهاي خرابة وباشتيا بكرديكي معناه بهاي أخلاقتيا يعني خلقك بأخلاقه وخلقك يعني نا أخلاقي من بس لنا أخلاقي بنا تمكي باشا وخرابة واتا خلقك باشا دكا وخلقك خرابة دكا جوازيان تيا أجر شتيق نبي بناي بهاو معناه أخلاقه أجر شتيق نبي بناي لي برسينويك الرهاوة معناه أخلاق تسدبي ليردا باشا كاما جرينتين خالو وقفتو قويكي زوري لسدكين وار ريتشارد دوكنزيش لبش يكم للا بري نغتوسي بو ساتو بيستوسي دو بابتي زور جرين دكاتا وكيكي كان بريكي لوي do we need God in order to be good بيس من بخواهيا بوي كباش بين وخالق لو جرين تربريكي how do we decide what is good جاء منو كوتم يعني من هاو نادم قفتو جو كانم بابتا كانم قصة كان مان لسر او بكيمة دجاتي يجبيلو رايك بكين بتابتي دجاتي الحاكي نخري من لير دجاتي ناكين بقولكو هاو دين سبكين ناوروكا كي بكيني كناوروكا كمان قاند حلصان قاندني بوبكين وكو داد وريك قصة لسر موضوع كان دكين ولا سر همو يكرين كلا همو يكرين دير او كإما دماني بقرين بدوا حقيقة دا بزان ريتشارد دوكنز ريجيكي هي فلسفيكي هي بوي كبي مان بلا اما تشون باش دبين ببي اوي كباور من بخواه بي اما تشون كاري اخلاقي بكين ببي اوي باور من بخواه بي اما تشون بريال لسر اخلاق دين ببي اوي باور من بخواه بأينها بي باشا كأمش حقا ليرنا من وستين لم توارتشي ويدا بالكو من بو بري باور يعني بو بري اوي لما يشكي من دا وقناعات بي بالكو من دمي قلت بموبو فكري إسلامي وقصة كردن لسر باوري معتزلة درباري خوا لبروي يعني فلسفة أخلاق باشا وأويكا تباشو تباجنيا بتعبتي للاي معتزلة كان ولا أشعري كان ولا لاي تنان السنة كانش كومالك موضوعي زور فلسفي ورديان باس كدو كدامي قصيتي دا بكين يمان بيكو همومان ويستفادي لي بكين وبويكا آية بتعبتي معتزلة كان كبونموني جيكك لجرين ترين بابتا كان لعقيدة إسلامي دار رد كانوا كبريتي لأسماء وصفات واتا ناو الصفات كان إخواي قبرا تبي وندي ببابتا أخلاقي كانوا تبي وندي برياردان لسر أخلاق وبمانا وبهاي أخلاق وهيك لفلسفة أخلاق ده هي وانيا ولو جرين كثير بريتي لويك إيمان بتوانين لكوتاي لايفا كان مان دا بقين بخالك كبريتي لوي ريتشارد دوكنز بو هر ارغومنت که پیشکشی دکات یان بو رکلام کردنی هر بیرو بوچونه که پیشکشی دکا به ایما بلگو دلیلی زانستی هيا یان تنیا بیرو بوچونی خوی و فلسفه عقلی خویتی باشا اما انا کومل خالن که ان شاء الله لدرجه بابا تکان من دا باسی دکن که يعني لبشي دوام دا لدوا قصة كدن لسر ايفولوشن واتا بارتي دوام بارتي كمان وتمان بريتيلا جود باي جود واتا خوان لقل خوايا خورزقار كدن لخوا بمعناكي تاو يعني بيويس من بخوانيا باشا بشي دوام يعني قصة كردن لسر اويكا ايفولوشن ان بيون برسنو او دي برسندن كباو بابتاني كبيونديان ببرسنو وهي وكويكا برسندن براستي بريتيا لا بريتيا لا ريتسكيكي تشويرانا باشا بريتيا لريتسكيكي تشويرانا يعني راسيا برسندن بريتيا لا ديزاين يعني لنا اوج داكم لك موضوع تري وكوي دلكاي the universe we observe has precisely the properties we should expect if there is at bottom no design, no purpose, no evil, no good, no nothing but blind pitiless indifference. Dawkins river out of أدن لا براسة سيوسي أما قصيد ريتشارد دوكنز بوكا دالتي دالي قردون هر أو بكردكي يعني ناوروكي قصاقي قردون هر أويكا هيا وبيز ببوشوي بتا إما دروس ببين هيز ديزاينك بونينيا هيز آمانجك وهيز بهاك بيربستك آمانجك بونينيا وهيز باشا وخرابيك بونينيا شتقني بناي باشا شتقني بناي وخرابا هيز شتقني تنيا بلاين تنيا شتكي كويرانا كاجميريكي كويرانا كإما بريو دباتو وإما بريتين لبونورك كالسما دا كاين لقل دي إنيه كمان دا أم بابتانا لا موضوعي برسندن وزايدا طبعا لبشي كمش دا لا برا
لە دوای بەشی دووەم و بەشی سێمی کە لەسەر مەوزوعی باشە و خراپەدا قسە دەکات ئەم بابەتانە کە لە کتێبەکانی تردا باسی کردووە دەهێنەوە بەرباس وارووا لە بەشی دووەمدا لەبیرم نەچێت کە ئێمە هەوڵ دەدەین پێشەکێکیش بۆ مەوزوعی دروستبوونی گردوون قسەی لەسەر بکەین لە دوای قسەکردن لەسەر مەوزوعی دروستبوونی یاساکانی سروشت و هەروەها هۆکارەتی و دواتریش مەوزوعی ئیڤۆلوشن و دروستبوونی یەکەم خانە لەسەر زەوی و چۆن نن لیڤینگ thing شتێکی نەژیاو دەتوانێت کۆنشسنس دروست بکە و زایدەن ئەم گاپە گەورەی واتە ئەم بۆشایە گەورەی کە لە نێوان نن لیڤینگ thingی کیمیکڵ واتە شتێکی کیمیایی نەژیاو هەیە لەگەڵ شتێکی کیمیایی زۆر ئالۆزی ژیاو هەیە ئەم گاپە گەورەی کە لە پەرسەندندا هەیە و بێ وەڵامە بریتە لە چی وهە لەگەڵ ئەمانەشدا یعنی بێگومان کۆمەڵی ڕوبەڕووی کۆمەڵێک بابەتی تر دەبینەوە کە بریتین لە چی بریتین لە مەوزوعی وردبوونەوە یان ڕوبەڕووی کۆمەڵێک بابەتی تر دەبینەوە کە گرنگترینیان بریتە لە چی گرنگترینیان بریتە لە قسەکردن لەسەر ئیسلام یعنی ریچارد دۆکینز لە کتێبەکەیدا بە تایبەتی لە بەشی یەکەمەوە دەیە من یعنی تێبینیم کردبەوە لە بەشەکانی تریشدا طبعا کۆمەڵێک گومان یان کۆمەڵێک بە شوبهە لەسەر ئیسلام دەخاتە ڕوو نەتەنیا لەسەر ئیسلام بەڵکو لەسەر مەسیحیەت و لەسەر جوولەکەکانیش دەخاتە ڕوو و زایدن کۆمەڵێک پرسی فەلسەفی دەخاتە ڕوو کە ئێمە وەکوتم یعنی هەمووی جەختی لەسەر دەکەین و هەمووی ڕوون دەکەینەوە بۆیە لە سەرەتادا یعنی لە بەشی یەکەمدا کە بریتە لە so many gods کە بریتە لە یعنی ئەو هەموو خوایە یان خوای زۆر ریچارد دۆکینز دەست دەکا بە پرسیارێک Do you believe in God؟ لاپەڕە 4 دەستپێکی لاپەڕە 4 دەستپێکی بەشی یەکەم Do you believe in God؟ Which God؟ ئایا تۆ باوەڕت بەخوا هەیە؟ لە وەڵامیشدا دەڵێت کام خوایە باشە با یەکەم دەستپێکمان لە بەشی داهاتووماندا لە دوای ئەم لایڤەمانەوە بریتی دەبێت لەوەی کە ئایا ریچارد دۆکینز یعنی کە فەلسەفەی فرەخوایی دەخاتە ڕوو ئێمە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین ئایا فەلسەفەی فرەخوایی شتێکی لۆژیکیە ئەگەر لۆژیکیە کێشەکانی چنە ئەگە نالۆژیکیشە باشەکانی چنەوە کێشەکانیشی چنە لە هەمان کاتدا و لە هەمان کاتدا لە بەش یەکەمدا کۆمەڵی گومان لەسەر ئیسلام دەخاتە ڕوو ئێمە هەموو ئەم گومانانەی کە لەسەر ئیسلام دەیان خاتە ڕوو بکۆیان دەکەینەوە هەمویان بەسەریەکەوە باز دەکەین وەزایدەن کۆمەڵێک پرسی فەلسەفی باز دەکات وەزایدەن کۆمەڵێک پرسی زانستیش و ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتان دەکەین لە بەشی یەکەمدا کە ئینشەڵا لە ئەڵقەی داهاتوودا دەبێت یەکەم بەشیشمان بریتێ لە فرەخوایی واتە ئەوەی کە ئایا ئەم گەردونە دروستکەری دەستی یەک خوای ڕەهایە یان چەند خوایەکی ناتەواو باشە یان چەند خوایەکی ناتەواو ئایا کێشەی فرەخوایی بریتێ لە چی ئایا باشەی فرەخوایی تەنانەت بریتێ لە چی ئایا جیهان ڕێیتێچێ دروستکراوی دەستی خوایەک بێ یانیش ڕێیتێچێ دروستکراوی دەستی چەند خوایەک بن کە یەکتر تەواو دەکەن و هەرێکێکیان بەتەنیا ناتەواوە باشە واروەها لەمە گرنگتر قسەکردنمان دەبێت لەسەر مەوزوعی باوەڕ و زانین لەسەر ئەوەی کە ئایا فکری ئیسلامی یان باوەڕی ئیسلامی یان تێگەشتنی مسلمانان بەتایبەتی لەسەر مەوزوع زانستیەکان لەسەر باوەڕە زانستیەکان لەسەر فەلسەفە لەسەر زانست بریتێ لە چی و لە چ چوارچێوێکدا ئێمە قسە دەکەین و وردەبینەوە یعنی لە تێڕوانینی ئیسلامدا خوای گەورە کارمان بۆ ئاسانکە دوای ڕێز و حورمەت و سڵاو بۆ هەم لایەکتان ئێمە هیچی ترمان نەما لەمەدا لەم بەشەدا ئەمە وەکو پێشەکێکی سەرەتایی بوو پێویست نەبوو بچمە ناو قوڵای بابەتەکانەوە تەنیا پێویست بوو یعنی چەند مەوزوعێکی سەرەتایی باس بکەم و لەو مەوزوعە سەرەتاییاندا بتوانم یعنی پەیامێک بگێنم بۆی کە ئێمە ئامان جویستمان چێ لە کتێبەکەدا وهروە ئێمە چ باس دەکەین و چۆنیش باسی دەکەین ئینشاءالله بەویستی خوای متعال ڕێز و حورمەتم هەیە بۆ هەملایەکتان خوای گەورە لە هەملایەکتان سەربەرزکە کۆتاشتم ئەوەیە کە هیوادارم یعنی لایڤەکانمان بۆ شەیکەن لایکی پیجی ڕاستپارکەم بۆ ئینشاءالله خەڵکێکی زیاتر بینەری بابەتەکانمان بێ و خەڵکێکی زیاتر ئیستیفادەی لێ بکە و دڵنیاش بن کە ئێوە لەگەڵمان بەردەوام بن دەتوانن بە ماوەیەکی کەم یعنی وەکووا کتێبێکت خوێنێتەوە نەکتەنیا کتێبێکت خوێندێتەوە بەڵکو گفتوگۆ دەکەی لەسەر کتێبێک کە چەندان دەیبەستیەوە بە چەندان کتێبی ترەوە کە یعنی بەڕاستی بە مانای وشە ئیستیفادێکی زۆری دەبێت ڕێز و حورمەتم هەیە بۆ هەملایەکتان دووبارە السلام عليكم ورحمة الله وبركاته خوای گەورە ئاگادارتان بێ